پەیمانگای مات گەورەترین پەیمانگە لە تەواوی هەرێمی کوردستان بۆ قوتابیانی قۆناغی نوێمی بنەڕەتی. لە پەیمانگەکەمان دەتوانین درێژە بە خوێندن بدەن بۆ بەدەستهێنانی بڕوانامەی دیپلۆم. هەروەها پاش 5 ساڵی خوێندن لە پەیمانگاکەمان دەتوانن بەردەوام بن بۆ بەدەستهێنانی بڕوانامەی بەکالیۆرۆس لەو بەشەی لی دەخوێنی. بۆ کوردستانێکی پێشکەوتوو بەردەوام دەبین لەگەڵتان بەم بەشانەی خوارەوە. بۆ کوردستانێکی پێشکەوتوو بەردەوام دەبین لەگەڵتان. نەوەت، کارجێڕی، ژمێریاری، پەیمانگەی مات ئەم تایبەتمەندیانە لە خۆ دەگرێت. خوێندن بە زمانی ئینگلیزی. Stage 3 or Department Math Institute. Stage 1 Accounting Department Math Institute. تاقیگەی زمان، تاقیگەی زانستی، منهەجی بیانی، کارگەی زانستی، ڕێکەوتنامەی زانستی لەگەڵ 5 زانکۆی بیانی، گەشتی زانستی بۆ دەرەوەی وڵات. ناونیشان هەولێر ڕێگای کۆیە بەرامبەر بانقی حەمڕین. لە پەیمانگای مات داهاتوت لێرە بنیاد بنێ.